دووبارە سڵاو کاقادر لەو شوێنە وەسانیتوان ئێوە لەناو لیستی خزمەتگوزاری و چاکسازی خۆتان وەکو ئۆپۆزیسیۆن پیشانەیە بەڵام باسی ئەوە کراکە دکتۆر بەرهەم بەڵێنی بە ئێوە یاوە بەژاریتان لە حکوومەتە پێ بکە ئێوە زمانتان نەرمتر بووە کەچی دوای ئەو بەڵێنە نەبرایە سەر ئێوە جارێکتر بوونەوە بە معارەزە و چوونەوە بەردێکی سەرا و خۆتان مەسەلەکەوان نەبوو حەزەکەم زانانی ئێمە تا ئێستا هیچ کاتێک بە ڕسمی ئۆپۆزیسیۆن نەبووین حتا دستی چاکسازیش بەڵار حیزبەکە بە ڕسمی ئۆپۆزیسیۆن نەبوو لایەنیان ئۆپۆزیسیۆن ئێستا هیچ دوای ئەو کۆتایی هاتنی هەڵبژاردنەکان بەڕاستی ئەوان یەکێتی و پارتی داوان لە هەموو لایەنەکان کرد کە بەشداری بکە لە حکوومەت دکتۆر بەرهەم لەگەر ئێمەش دانیشتن ئەو کاک ئازا بەرواری بەڕاستی ئێمە و کۆمەڵیش ئێمە بڕیارمانداوە بەشداری بکەین کۆمەڵی ئیسلامیش بەڵام دوای ئێمەیان بەشداری پێ نەکرد هەروەکو جۆرێک لە ینی ئینتیقام و ئەوەی سیاسی نییە ئەگە ناگوتمان کاکە پێوەەر چییە بۆ بەشداری لەو حکوومەتە دیار بوو پێوەرەکە زیاتر هەڵوێستی سیاسی ئێستا تۆ باسی لەبەرەوەی ئەمانە پێشتر بەڵام ئێمە هەمیشە بەکردەوە ڕۆڵی ئۆپۆزیسیۆنمان بینیوە لە کوردستان باش ئەمە خاڵێکی زۆر هەستیارەمە لەسەری بوەستم ئێستا تۆوتت ئێمە ئۆپۆزیسیۆن نەبووین بەڕسمینە بەڕسمی ئەو کاتی باش ئێستا حیزبی زەحمەتکێشان خۆی لەکوێ هاوکێشە سیاسەکان نبینێتەوە یعنی ئێوە نەدەسەڵاتن و نەخۆشم بە ئۆپۆزیسیۆن بەڵێ ئەمە بەڕاستی لەبەرەوەی لە حکوومەت نین حزبێکین لە دەرەوەی حکوومەت کە ئەمە ئاساییە حزبی تریش هەیە لە دەرەوەی حکوومەت بەڵام تا ئێستا بەڕسمیش ئۆپۆزیسیۆن نین بەڵام بەڕاستی هەڵوێستی ئێمە جا لەگەر زۆر لە حیزب و لایەنەکان ینی ئەمە زۆر جاران دەرێن بەلاش ئێمە خۆمان پیاو خراپ کردو ئەمە ئۆپۆزیسیۆنین بەڵام بەڕسمی ئۆپۆزیسیۆن نین ینی قسەی ئۆپۆزیسیۆن دەکەین هەڵوێستی ئۆپۆزیسیۆنمان هەیە کەچی ینی ناچینە مووقی ئۆپۆزیسیۆنە ئیسیفادە لە مووقی ئۆپۆزیسیۆن ناکەین بەڕسمی ئەمە عیلاقی بە ئێمەوە ینی تا ئێستا ئێمە وامان حیزبێکین مەرجژنێ ئیلا بەڕسمی ئۆپۆزیسیۆن بەڵام حیزبێکی خاوەن هەڵوێستین لە کوردستان هەموو خەڵکی کوردستان ئەوە دەزانی بالو شوێنە بوەستین لە لێدوانێکا تۆ ئاماژەت بەوەیە کە ڕەنگە ئێوە بۆ کورسی پەرلەمانەوە کە هەتا نەپچنە پاڵ ئۆپۆزیسیۆن بۆی ڕێژەی کورسەکانی ئۆپۆزیسیۆن ببێتە 26 کورسی بەڵام ئەم هەنگاوەتان نەنا ئەم پشتیوان زۆر هەڵوێست هەیە لە بەرژەوەندی خەرک بی ئێمە لەگەر ئۆپۆزیسیۆن دەنگەدەین حەزەکەم زانی ینی ئەمە عیلاقەی نییەوە تا ئێستا پرۆژە یاسایەک هەبوو کە ئێوە شانبەشانی ئۆپۆزیسیۆن زۆر مەسەر لەسەر یاسای خۆپشاندان ئێمە لەگەری نەبووین بۆ ئاگداریت لەسەر زۆر شتی تر ئێمە ئەمە هەڵوێستمان لە کوردستان کە ئەو شتەی لە بەرژەوەندی خەرکی کوردستان بی بەڕاستی ئەو دەسەڵاتە بیکە ئەم دوو حیزبە بیکەن ئەم حکوومەتە بیکە بە هەموو هێزێکی خۆمان پشتیوانیان لێ دەکەین هەر شتێکی بزانین بەڕاستی لە بەرژەوەندی خەرک نییە ئێمە پشتیوانی لێ ناکەین و هەڵوێستمان هەیە لە بەرامبەری و بێدەنگ نابین لە بەرامبەری ئەمە ئەو سیاسە تەماگرتوتە بەر ینی بە کوردیەکەی بە باش دەرێن باش بە خراپ دەرێن خراپ کاقادر لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقا ئێوە لەگەڵەوەی کە کەسایەتێکی سیاسی بەناوبانگ کاندیدی ئێوە بوو لە سلێمانی بە نزیکەی 2500 دەنگێکتان هێنا بەڵام باڵی مەکتەبی سیاسی ئەگەر پێیان بڵێن باڵی مەکتەبی سیاسی ئەوانەی کێسا حیزبی زەحمەتکێشانی کوردستان بە فەرمی نزیکەی 9000 دەنگیان هێنا لەکوێ لە سەرانسەری کوردستان نانەوانە مەسەلەکە لە سلێمانی ئەوانە شەر ئەوەندە دەنگیان نەخێر لە سلێمانی نابوو تو با سلێمانی هەرێمی کوردستان بەڵێ حەزەکەم زانی تو وەزئی مەوەکو گوتم ئێمە لە وەزئێک بووین ینی دوای ئەمەی ئەم وەزعی کە دژی ئێمە کرا ئەو کودەتایی کە بەسەر ئێمەیاندا کرد ئێمە وەزەکی خراپ بووین ساڵونی وەک بوجەکەی ئێمەیان بڕی بوو ینی ئەمە حتا کە ئیمکانمانەوە بەشداری لە هەڵبژاردن بکەین حەزەکەم زانی پاشان ئێمە لە سەرتاسەری کوردستان بەشداریمە لە هەڵبژاردن نەکردووە مەسەن بۆ نمونە نوێنەری ئێمە کاندیدی ئێمە لە کەرکووک و لە دهۆک لە بادینە هەردووشیان لادەیەچێتی و پارتی ینی ئێمە تەنیا لە سلەیمانی و هەولێر بەشداری پرسیارەکەمان خراپ پرسیارەکە لە سەرچاوی گەڕێکی تەبیعیمان نەبووە ئێستا بیت و حسابی دەنگ لەگەر ئێمە بڵێنی کاقادر پرسیارەکە لیوە سەرچاوی کرد ینی لەگەڵ ئەو ڕووداوی کە لەناو حیزبی زەحمەتکێشان ڕوویدا تۆ لە دوا بەدوای ئەوە لە لێدوانێک ئەوتە زۆرینی زەحمەتکێشان لەگە منن ئەمەوەکو حزب جیاوازە بەڵام هەڵبژاردن ئەومان جیاوازە کاکە خۆ ئێستا هەڵبژاردن علاقەی نییە بە خودی ڕێکخراوەکە خودی ڕێکخراوەکە جیاوازە
ئیدیای ئەوەش ناکەین زۆر بڕاشمان بەوە نییە بە زۆری نەوکەمینە بەڵام کاتە سەر مەسەلەی بودجەوانە گوتمان داوامان لە وەزارەتی دارایی وەزارەتی ناوە گوتمان کاکە ئەگەر مەسەلەکە ڕێژەیە دەتوانن بێن بۆ ئەوە ینی ئەو مەسەلەکە لەوە هادەجینە ئەمە ئەوەندە لامان گرنگ نی ئەمە زۆرین یان کەمین ئێمە ئیتیجاچی سیاسین لە کوردستان هەڵوێستی خۆمان هەیە تاریخی خۆمان هەیە یعنی حەزەکەم زانی هەڵوێستی سیاسی زۆر جاران ڕاستە کەم و زۆر کاریگەری هەیە لەسەر هەڵوێستی سیاسی بەڵام جۆری هەڵوێستی سیاسی کاریگەری ئەساسی هەیەنی ینی ئەم حزبە چه هەڵوێستێکی سیاسی هەیە لە گۆڕەپانە باش بازۆرش گەورەبی ئەگەر بێ هەڵوێست بوو کەس ئساوی بۆ ناکە بەڵێ کا قادر هەمیشە تۆ ڕووداوان و ئەو ڕوودا و جیابوونەوەی ناو حیزبی زەحمەتکێشان ناوەنی کودەتا بەڵام دوایین ڕووداوکە لە ناو حیزبی زەحمەتکێشان ڕوویە زۆرینەی کۆمیتی ناوەندی ئەمە قسەی سیارەکەم تاو بکەم بەڵێ ببوورە زۆرینەی کۆمیتی ناوەندی بە بڕیارێک بە ڕێستیان لە سکرتێری حزب تەجمید کرد تا کۆنگرە بەڵام تۆ پابند نەبووی بۆ بڕیارەوە پێدوانیە وەکو خۆت وەکو سکرتێری حیزبەکە ئەوە جۆرێک بوو لە لادان لە پێڕەوی ناوخۆی حیزب نانە ئەمە دروستکراوە بوو حەزەکەم زانی من هەر ئەسڵەن ئستعدادم نییە زۆر بسمە ئەوردە کاریانە چکە شتەکە پیلانێک بوو معلوم بوو هەر ئەسڵەن جوابمان نەداوە جارەیەکەم زۆرینە نەبوون چەند کەسێک کە لە حزب دەرکرابوون ینی حەزەکەی من ئەمر ئیدارەکان ئەمرەکان بۆ دەنێرم ئەمە ینی دروستکراوێکی ینی ئەوە چی سینناریۆکی یەکێتی و پارتی بوو سینناریۆیەک بوو کە لە ڕێی ئەوانە بیکەن مامەعنا ئەمە زۆرینە ئەسەر ئەمە جوابمان نەدانەوە دووش مەسلەی سکرتێر حەزەکەم زانی سکرتێر ئەمەوە بۆ هەموو حزبەکانەوە گویان لێ قسە دەکەین سکرتێری کۆنگراوەی لە ڕاستەخۆ لە کۆنگرە هەر دەبژێردرێ تەنیا کۆنگرە دەتوانانی ئیجرعاتی لەگە بکە ینی ئەوە نییە ئەوان شش کەس جابنەوە بێن ئەمە سینناریۆ بوو پێیان وە بەوە دەتوان بماڕوخێن بۆ دەتوان بماڕوخێن مەسەن ئەوان حەزەکەم زانی ڕۆژی یەکەم جیابوونەوە ڕۆژی دوم هەموو بوجەکە درراوە بەوان لەسەرەوە هەڵەستە بکەین ئەگەر ڕێمەوە بە ساڵی 96 ئاخە تۆ ئەو پرسیاران دەکەی من دەبی وەڵامت بدەمەوە من ئێستا تۆ ڕێت پێم وەڵامم بیتوانێ ڕێت پێم بام پرسیارە بکەم ئەگەر ڕێمەوە بە ساڵی 96 بەشێکی زۆری کادرەکانی حزب کە جابوونەتەوە حزبی زەحمەتکێشان مەبەستم باسیەوەکەن کە لە ساڵی 96 ئەو کاتی عەبدولخالق زەنگەنە تەجمید کرا لەسەر خواستی کاقادر بۆ کە تەجمید کراوە لە کاتێکا کە دەبوو کۆنگرە تەجمیدی بکە نانە عیلاقی بە کۆنگرن پێی نظامی داخلی حەزەکەی پەیرۆ پرۆگرامەکەت بۆ دەنێرم ئیجرعاتیایەتی حتا بە مەکتەبی سیاسیش بە زۆرینەی 3/4 ئەمە ئیجرعاتی هەمومان بۆ هیچ منەوە بەڵام ینی زۆرینەی مەکتەبی سیاسی و کۆمیتی ناوەندی ئەتوانن ئیجرعات تەنانەت لەگە ئەندامێکی مەکتەبی سیاسی بۆ هەیە باشە ساڵی 2009 ینی بۆ نەیانتوانی لەگەڵ سکرتێری حزب ئاخە سکرتێر بژێردراوی کۆنگرەیە بەڵام ئەوان دوژ ئەوان زۆرینە نەبوون ئێستا بۆ خۆیان ئەم قسانە دەکەن ئەمە جیاوازە ئەمە قسەی کاکە هەرچی قسەی بە ئێمە کرد قسەی یەکێتی و پارتی بوو بەڵام بڕێی ئەوان بە ئێمە کرا لەبەرەوەی ئێمە زۆر لە مەوقفی ئێمە ناڕازی بوون حەزەکەم زانی لە هاوپەیمانی دەرچوین زۆر لە ئێمە نیگەران بوون یەکێتی و پارتی دوایەوە لەگەر هەردوو حیزبە ئیسلامیەکە ئەم چوارقۆڵی و یەکلیستیەمان دروست کرد کە ئەمە هەندەی تر وەکو گوتی نانی شوانمان خوارد ئەوان دەیانویست بزانین چۆن ئینتیقام لە ئێمە دەکەنەوە بە تایبەتی لە من حەزەکەم زانی باشە بۆ ینی بۆ کە هەموو کێشەکانی حزبی زەحمەتکێشان لە خودی سکرتێرا کۆ بێتەوە قادر عەزیزە تەوان ئەوان دایانەوە لەوێەوە دەست پێ بکەن بە تایبەتی منش ڕۆڵم هەبوو لە زەحمەتکێشان لەو مواقفانە من بەڕاستی مەواقفی سیاسی حزبی زەحمەتکێشانی کوردستانم دەرەبڕی و من واجی هەبووم و من لە گۆڕەپانەکە ناسرا بووم لەبەرەوەی ئەوەی بەوانیان دەکرد خۆیان نەبوو مثل ئەنواعی تۆمەتیان بە ئەسڵ و ئەساسی نەبوو بەڵام خۆ ئاسانە ئێستا من لێرە دەتوانم قسە بە هەموو کەس تۆمەت بۆ هەموو کەس هەڵبەستم بەڵام ئایا ڕاستە ئەو شتانە هیچ وانە بوو و دەریش کەوت ئەوەی کە ئێستا ئێمە دەزانین ینی خۆ ئەوە بۆ ئەوە نەبوو ئێمە بمێنین بەڵام ئێمە خۆڕاگریمان کرد کەوادیری ئێمە قارەمان بوون دۆستەکانمان بەڕاستی بەوەفا بوون خەرچی کوردستان هاوکاری ئێمەی کرد و ئێمە لە شوێنی خۆمان ماوین و خەبات دەکەین و بەردەوامین و ئومێدیمان هەموو کاتێ زیاتر بە ئایندەی خەباتی خۆمان و ملەتی خۆمان باش قادر بەردەوام
تۆ کەسایەتێکی سیاسی لە وڵاتە باسی مەسلەی گەندەڵی و باسی ناشەفافێت و ئەمە ناکەیت. ئەمەوێ ئەوە بپرسم بەشێکی زۆری ئەوانەی کە جیابوونەوە تەنانەت لە ئاسی مەکتەبی سیاسیشە باسی ئەویان نەکرد کە قادرعزیز دارایی حیزبەکەی لە ماڵی خۆی دانا ئەمە زۆرێک لەم ناشەفافێت لە حیزبیان نەبوو قسەی خۆیان نەبوو لە ڕێی ئەوان یەکێتی و پارتی ئەو قسانە بە من برێن خۆیان باش دەیانزانین دایانویست پێیان وابوو لە ناو خۆی خۆمان دەتوان ئەمن بشتێنن دەتوانن مەفعولی من نێرن لەسەر بۆ ئەم هەڵوێستانە لە گۆڕەپانی کوردستان کە من ئەوەندە باسی گەندەڵی و نەعەدالەتی دەکەم برێن خەرچی کوردستان بزانە لە ناو خۆی خۆیان خەر خۆی بە گەندەڵ دەزانی ئەمە لەو سەری هاتینەوە ئەجینە ئەگەر گەندەڵی هەیە با یەک بەڵگەمان بۆ بینن لە هەموو کوردستان ئەوە هەموو خەر قابل دەتوانانی بچووکترین گەندەڵی ئێمە نەک من هەتا ئەوانەی کە ڕۆشتن من ڕۆژی دووەمی کە کۆنگری ڕۆژنامەوانیم کرد کە ئەو جەماعاتە جیاکرانەوە لە ئێمە لە سلەیمانی پالاس گوتیان وا دەگوتم وەڵی کاکە هەتا دوێنێش ئەوانش گەندەڵ بوون نەکەس گەندەڵ بۆ لەو حیزبە ئەگە گەندەڵ بوون ئێمە بۆ بێدەنگ بووین ئەگەر من ئەو گەندەڵە بووم ئەدی ئەوان بۆ بێدەنگ بوون کۆنگری پێنج خۆل لە مێژ نەبوو بەست بوومان هەندێکیان بە تەسکەی من هاتنەوە سەرکردایەتی خۆ دەرنەچوون من وەکو بە تەسکەی من هاتنەوە من ناوناینم یانی منارم تۆ بەرنامەکە تەخسیس کردووە بۆ زەحمە کێشان ئەمن بەڕاستی بەرنامەکە من بە ڕاشکاویە بەڕاشکاوی ژیانی ئێمە ڕاشکاوانە قسە لەسەر ئەو بابەتانە بکەین کە کێشن وەکو تاریخ بنووسێتەوە کو مێژوو بەڵام ئەمە تێپەڕیوە بەڕاستی من ناچمەوە ئەوردەکاریانە بەڵام ئەوڕۆ تۆی خەتگرتووم بەسەر چاو باشە بەڵام حەزەکەم بزانی ئەمە ساحەی کوردستان ئەمە دیارین بچووکترین شتیانەگەر لەسەر من هەیە دەتوان بڵاوی کەنەوە و کەس بە قەد من دژی گەندەڵی و نەعەدالەتی نەبووە کەس بە قەد منی ژێشەتی و پارتی لێ ناڕازی نەبووینە ئەی بۆ ئەگەر وایە بۆ گەندەڵێکی من بڵاو ناکەنەوە با لەسەر ئەو خاڵە هەڵوەستە بکەین بەڵام خەرکە لێ جا دەکەنەوە قەلامارت بدا و ئەنوە ئەژەوە چییە قسە بەش با لەسەر ئەو خاڵیان هەڵوەستەیەک بکەین حیزبی زەحمەتکێشانی سەربەخۆی کوردستان تا ئێستا مۆڵەتی نییە بەڵام بە پێی ئەو داتا و زانیاریانی لە بەردەستی منایە 120 میلیۆن دینار بودجێ مانگانە لە حکومەت وەرەگرێت خۆ دەمەناوەنی چی؟ نامە عیلاقینی حەزەکەم مۆڵات شتێکی شەکلیە بۆ ئێمە حەزەکەم زانی مۆڵات ئەو ئیشکالە دروستی کرد ئەوان هەموو ئەویان کرد کە هەموو شتەکە تەستیم بەو جەماعەتە بکەن ئێستا ئێمە مۆڵەتیشمان تقریبا وەزارەی ناوەخۆ موافقەی کردو لەسەر مۆڵەتەکەی ئێمە وەزیری ناوەخۆ ئیمزای کردووە ماوەتەوە لە ئەنجومەنی وەزیرانە یعنی بۆ ئێمە بۆ ژێری زانیاریەکانی من هەفتەی پێشوو ئەنجومەنی وەزیران ئەو مۆڵەتی ئێوەی ڕەت کرد ڕەتی نەکردوەوە داوای تەوزیحی کردو ئەگەدارێت چکە خۆم لەگەر دکتۆر محەممەد قەراغی قسەم کردووە یعنی نەک بیستومە ینی ئیشکالەکەیە لە داوای تەوزیحیان کردو تەبیعیشە بە پێی یاساکە ئێمە مۆڵەت شتێکی تەحسیل ینی شتێکی شەکلی بۆ ئێمە حزبێک نین ڕاستە بە پێی قانونی ئەحزاب دەبی مۆڵەت وەگرین هەموو ئیجراعاتەکانیشمان کردووە بەڵام ئەمە حزبێکین بەڕاستی مؤسیسی ئەم پرۆسە سیاسی کاتی خۆی لە بەرەی کوردستانی بەبێ ئیجراعات هەر هەش لایەنەکە بە یەک نامە مۆڵەتی ڕسمیان پێدرا کە حکومەت دروست بوو ئێمە بەپێی ئەو پێوەرەی خۆیان باسیەکەن شەرعەتی شاخ و شەرعەتی شار شەرعەتی سەوری و شەرعەتی پەرلەمانی ئێمە هەردووکمان هەیە لە شاخ پێشی ئەوان من لە شاخ بوویمە نامەوێ ناوبینم بچمە وردەکاری ئەگە پێویست نەبی بەرنامەکە ڕاشکاوانەیە باشە ڕاشکاوانەشی بەڵام معنەوەنی ئێستان دەشت بوو و ژێنین پێم خۆشنێ لەو کاتە ئیشی ئێمە نیە ئێستا وەزعی ترەیە لە کوردستان ئەمە یەک دووش ئەمە نوێنە ریشمانەی لە پەرلەمان ئەگە مەسەلەکە یاسایە لە وڵاتێکە خۆیان باز دەکەن یاسا سەروەرە ئەوە نابی وا مامەلە لەگە ئێمە بکەن ئەگەر مەسەلە یاساش نیە لە کوردستان مەسەلەکە هەر ئەوەیە لەبەرەوەی دەسەڵاتی لەدەستە و منتیقی قووەت بەکاردەینی لە بەرامبەر نارەکانی یان چی پێبرێ مخالیف نازانم ئەمە ناری نە مخالیفیشین بەڵام هەڵوێستی جیاوازمان هەیە ئەمە شتێکی ترە یەکێتی و پارتی دەبێت بە هەموو ئەوشتانی خۆیان دابستنەوە ئەگە دایانەوە چاکسازی بکەن یەکێ لەو چاکسازیانە ئەم بواری
گەندەڵی حزبایەتیە کە تاکە پێوەەر ئێستا بۆ حزبایەتیەوەیە چەند تۆ لەگەر هەڵوێستی سیاسی ئەوانی بەڵێ باش ئەمە پێوەرە کا قادر ئێمە باواز لە شەرعەتی شاخ و شەرعەتی پەرلەمانی و ئەخەوە ئەمانە بێنین سیارەکەی خۆت بوو بەڵێ دەست خۆش گەیشت وەڵامەکە باواز لەمانە بێنین بەڵام ینی وەرگرتنی بودجێک لە حکوومەت بەبێ ئەوەی حزبێکی سیاسی مۆڵەتی هەبێت کورەکە ئەمە دوانەیەکە ئەمە بەشقاقی بەشداریکردن چەند حزبی کارتۆنی ئێستا لە کوردستان هەیە لە زەحمە کێشان بودجێ زیاترە کە مؤسسی شۆڕشەکەیە حەزەکەم بزانی بەڵێ کۆنە ئەنفالچی هەیە ئێستا بودجێ لە ئێمە زیاترە تۆ باسی چێکە ینی ئەمە ڕاستە بە پێی یاساکە بەڵام ئێستا چەند حزبوە بینم کە ئەسڵەن دروستیان کردوون بەڵام کا قادر دەسەڵات خۆی بەڵام جیاوازیی گەورە بودجێ زۆر لە ئێمە زیاتر بەڵام جیاوازیی گەورە ئەم بودجێ ئێمە ئەسڵەن بۆ سزادانی ئێمە بەڵێ باەک من یەک خاڵم هەیە ببوورە ئەگەر حزبی کارتۆنی هەبێ ئەگەر ئەنفالچی هەبێ بودجێ لە ئێوە زیاتر بێ بەڵام جیاوازەکە لەوایە کە ئەوان باسی لە گەندەڵی و لە شەفافێت ناکەن چێ ئەوانەی کە ئەو حزبە کارتۆنیانە خۆیان ێکلا کردوتەوەکەوان سەر بە حزبە فەرمانڕەوەکانە باس لە شەفافێت بکەین باسدا ئەوە بکەین خۆمانەوە نییە ئەوە حەقمان ئێمە لەو وڵاتە نانمان هەبی استحقاقمان هەیە بوجەمان هەبی ئێمە حزبێکین کە مؤسسی ئەم شۆڕشەین دووش ئێمە لە پەرلەمانین و خاوەن خەباتین باشە نابی ینی یارمەتێکی ئێمەش بدەن لەم کوردستانە ینی استحقاقمان نییە استحقاقی شاخمان هەیە استحقاقی پەرلەمانیمان هەیە هەموو شتێکمان هەیە باش کاقادر ئێمە سەر تەوەریشی تر ماوەیەکی زۆر دەنگوی یەگرتنی ئێوە لەگە حیزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستان هەبوو ئەمێ ڕاشکاوانە پێمان بڵێ جارە پێش هەموو شتێک ئەو دەنگۆیە بەکوێ گەیشت وە هۆکاری ڕاشکاوانەی بوو حەزەکەم بزانانی ئەمە محاولات هەبووە پێشتر هەوڵ هەبووە بەڵام نەگەیشتە نەتیجە دوسێ ساڵ لەمە پێش هەوڵێکی تر هەبوو جاوە پێویست ناکە بچین ناوردەکاری چونکە ئەمە دوور و درێژە زۆر بە کورتی تکایە زۆر بە کورتی هۆکاری سەرنەکەوتنی ئەو پرۆژەیە چی بوو هۆکار هەبوو زۆر بە کورتی ئەوە بوو کە دوای کۆمەڵە زنجیرەیەک کۆبوونەوە دانیشتن نەگەیشتنە ئەو ڕێککەوتنەوە تەواو ینی وازمان لەهینە هەر ئەوە هۆکارەکە ئەتوانی بە تهدید پێم بڵێ چی بوو من بەرنامەکەم بە ڕاشکاوانێ هیوادارم بە ڕاشکاوانە وەڵام بێتەوە هۆکار بەشێکی لەسەر ناوی حزبەکە بوو زیاتر ڕێک نەکەوتین ئەگەر ناهۆکاری تر نەبوو ینی دەستی وەردانیشە بوو بێگومان دەستی وەردانی دەرەکی بەڵێ مەبەست لە کێ دەستی وەردانی مەبەستم لە دەستی وەردانی دەرەچیە آخر دەوڵەتانی ئەقلیمیان هەبوو لە حیزبەکانی لە کوردستان بەڵێ لە کوردستان بەڵێ ڕێگریان کرد لەوە زۆر خراپیش بەڵێ سۆسیالیست خۆشیان لە من باش دیارترین ئەو ڕێگرانە دیارترینێکە پرۆژێ بوون کێ بوون دیارترین نیە هەوڵێک هەبوو بەڵێ بەڵام خۆشمان لە ئەساسە بەڕاستی ئەگە خۆشمان بگەژمان نەتیجەیەک لەوانەیە ئەو هەوڵەش نەیتوانی با ڕێگری بکە بەڵام خۆمان لەسەر ناوەکە نەگەشی نەتیجە بەڵێ ئەمە هۆکارەکەیە بەڵام زیاتر ڕاشکا و ترچ هەیە کاقادر بەڵام باس لەوە ئەکرێت کە یەکێک لە کێشە هەرە گەورەکان لە سەرنەکەوتنی ئەو پرۆژەیە مەسەلەی کەسی یەکەمی حەزب بوو کەسی یەکەم هیچ کێشەی لەسەر نەبوو کێ بوو بە پێ ڕێکەوتنەکەتان من بووم بەڵێ لەسەر پێشنیاری کاکە حەمە خۆی بەڵێ بەڵێ حزبەکانیش هەموو شایەدە بەڵێ بەڵام لەسەر ناوەکە ڕێک نەکەوتی بەڵێ باشە ماوەیەک لە پاش ئەوە باسی ئەوە کراکە حزبی زەحمەتکێشان لەگەڵێکی نیشتمانی کوردستان یەکەگرێتەوە و تەنانەت دەنگۆی ئەوە بوو کە تۆ لەگەڵ هەندێک لە کادرەکانی حزبەکەت کۆبنەوەت کرد و ئەو باست و ڕژاندووە ئەمە چۆن بوو ناوە معلوماتی خۆتە ئەو شتانە معلوماتی لای من وانە ئەوە بێگومان خۆی وتی ئێمە هەین لەگەر یەشەتی ئەم مەسەلە لە گۆڕەیە لەبەر ئێمە کۆن بە ئەتیبار بەیەکەوە بوون بەیەکەوە خەباتمان کردووە یعنی لەم چوارچەوەی نیمچە بەرەیەژۆک و باسم کرد بەیەکەوە بن دیارە کۆمەڵێ بەڕاستی هەڵوێستی هاوبەشمان هەبووە لە قۆناغا ینی قۆناغا مێژوویەکاندا ئێمە وێچەتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێ مێژووی هاوبەشمان هەیە بێگومان لەبەرەوە زۆر جار ئەم مەسەلە یەک دێتە گۆڕە پێش کۆنگرە قسەیەک هەبوو لەوە داوایەک هەبوو دوای کۆنگرە داواکە لەلایەن کێوە بوو کاقادر ببوورە ئەمە ئەوم بۆ تهدید بکەیت بەڵێ لەلایەن خودی مامجەلالەوە بوو ینی داوای چوە هەبوو بەڵام دوایە بەڕاستی ئەوان ینی هەردوو لام متابعەمان نەکرد ینی بە دوواداچوون نەبوو خولاسا
هەر قسەیەک بوو کرا و ینی هیچ دانیشتنێک گفتوگوی بابەتش کرا بەڵام گوتم لەبەرەوەی ینی دانیشتن کرا هەر ڕێی گۆڕینەوە بوو نە لەسەر شتی جدیە گرتن یان پرۆژەیەکیە گرتن بەڵام قسە کرا لەسەرەوەی کە لێک نزیک بینەوە دیارە ئەمە بۆ چوونی خۆمان هەبووانش بۆ چوونی خوان هەبوو خلاصە سەر نەکەوت ینی لەوێەوە کۆتایی پێیان کا قادر بەڵام من هەنێ زانیاریم لایەکە باسی ئەوواکەن سەرەتا تەرحی یەکگرتنەکە لەلایەن حیزبی زەحمەتکێشانەوە بۆەوە دواتر یەکێتی نیشتمانی کوردستان ئەو تەرحی ڕەت کردەوە نانە ئەبادەن شتیوان نیە تەرحەکە لەلایەن خودی مام جەلالەوە بووە ینی کە جوابی ینی داوای لە ئێمە کرد و لە دوای کۆنگرس حەزەکەم زانی ئەوان 5 کورسیان بۆ ئەوە بەجێهێشت ئیعلانیشیان کرد بۆ ئەو حیزبانەی کە بە قسەی خۆیان لەگەری یەک دەگرنەوە پێچێ لەوانە ئێمە بووین بەڵام دیارە ئەمە نەگەشێنێت ینی زەمینە نەبوو بە کوردیەکەی چکە نەگەشت نەتیجەوە نییە برێ ئەمە دانیشتن و پرۆژە هەبوو بی و زەمینەکە لەبار نەبوو بۆ ئەم هەنگاوە ئەوە بوو ینی لەبەرەوە بەڵام خۆ یەکگرتن ئێمە داوای بکەین ئەوان داوای بکەن هیچ عیبی تێدا نییە ینی پرۆژەیە کە دەکرێت حیزبێک داوا لە حیزبێک بکە بەڵام بۆ وەڵامی پرسیارەکەی تۆ وا نەبووە ڕاستەکەی ئەوە کە خودی مام جەلال داوای لە ئێمە کرد هەتا پێش کۆنگرەش بەڵام ئەمە گوتمان جارێ ئەو مۆزوعا دەکرێت کاتێکی قسەی دوای قسەمان لێکرا و نەکرا بە کوردیەکەی قسەمان لێ کرد و نەکرا باشە کا قادر ئێستا کۆمەلگای کوردی دەتوانین بڵین بە جۆرێک لە جۆرەکان لە ڕووی سیاسیەوە دابش بوو ئۆپۆزیسیۆن لایەنێکە کە سێ لایەن نوێنەرایەتیەکەن بە شێوەیەکی فەرمی و ئێتلافی فەرمان ڕەواش لایەنێکی ترەکە حکوومەتیان پێک هێناوە و زۆرینیان هەیە لە پەرلەمانە پرسیارەکەی منەوەیە ئۆپۆزیسیۆن چۆن ئەبینیتۆ ئەدای ئۆپۆزیسیۆن بەڕاستی ئەدای ئۆپۆزیسیۆنە بێگومان تۆ بە کورتی بەستکایە بێگومان ئۆپۆزیسیۆن ئەزمونێکی تازەیە لە کوردستان ئەمە ئەزمموی ئۆپۆزیسیۆنمان نەبووە پێشتر پاشان ئۆپۆزیسیۆنەکەش لە ئەنجامی گەشەکردنێکی سروشتیە پرۆسەیەکی سیاسی دیموکراسی دروست نەبووە لە کوردستان یعنی وەکو ئەمرێکی واقع دروست بووە لە کوردستان بەڵام ئۆپۆزیسیۆن ڕۆڵی گرنگە لە کوردستان حەزەکەم زانی و بەڕاستی توانیوانە ڕۆڵێکی گرنگ ببینن و بوونیان زۆر گرنگە لەم قۆناغەدا لە پرۆسە سیاسەکەدا بوونی ئۆپۆزیسیۆن لە هەر وڵاتێک کە پرۆسەی سیاسی و دیموکراسی تیابی بەسەرەیەکی گرنگە باش ئەگەر ئۆپۆزیسیۆن ڕۆڵێکی گرنگی هەبێ لە کوردستانە سەردەمانێکی زۆر ئێوە وەکو حیزبی زەحمەتکێشانی کوردستان و حیزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستان و هەندێک لایەنی تریش خۆتان وا نیشانەدا کە ئێوە ڕۆڵی ئۆپۆزیسیۆنە ژارن بەڵام ئێستا پرسیارەکەم ئەوەیە کە ئۆپۆزیسیۆن ئەگەرم ڕۆڵە گرنگی هەیە ئێوە بۆ بە شێوەیەکی فەرمی پشگیریان لێ ناکەن لە کاتێککە ئەم هەموو غەدرتان لێکرێت لەلاەن دەسەڵاتەوە بۆ وتەی خۆتان بۆ پشگیریمان لێ نەکردوونە ئەمە عیلاقەمان باشە لە گەریان ینی زۆر هەڵوێستی هاو بەشمان یان لە هەڵوێستەکان لێک نزیکین لە بەرامبەر پرۆژەی چاکسازی لە کوردستان ینی زۆر جیاوازیەک نییە لە نێوان ئێمە ئەوانیانی ینی لە دژایەتی گەندەڵی نەعەدالەتی چاکسازی کۆمەڵێ ینی مەسەلەی خزمەت گوزاری کێشەکانی خەڵک خۆ لە هەموو شتی ئەمە هاوبەشی لەگەر ئەوان باشە ئێمە تا ئێستا بە ڕسمی ئۆپۆزیسیۆن نین ئەجینە خۆ پرۆژەکانمان هەڵوێستەکانمان پرسیارەکە ئەوە دوورنیە لە ئۆپۆزیسیۆن پرسیارەکە ئەوە بوو کە بۆ بە شێوەیەکی فەرمی نابن بەوە ئەمە ینی ئەمە عیلاقەی لەوانەیە بە خۆمان وەبی کە هێشتان ماوە ئەو بڕیارە بدەین بەڵام ئێمە وەکو گوتم تا ئێستا ئێمە ڕاستە بە ڕسمی ئۆپۆزیسیۆنین بەڵام بەکردەوە بە هەڵوێست ڕۆڵی ئۆپۆزیسیۆن دەبین باشە ئەم وەرنەگرتنی ئەم بڕیارە دەکرێت کە حزبێک هەبی نە لە دەسەڵات بینە ئۆپۆزیسیۆنی زۆر ئاساییشە بەڵام حزبەکە چ مەطلوب بەڵام لە واقعێکی سیاسی وەکو واقعی کوردستانە ینی ئەو حاڵەتە مەقبول ینی ئێستا خەرچی کوردستان چی لە حزبێکی سیاسی دەوێت لە ئێمە ناوێت دیفاعی لێ بکە ناوێت خاوەن هەڵوێست بی ناوێت لەگە داواکاری جەماوەر ئەوەمان کردووە بەڵام یەک خاڵ هەیە لێرە ینی تۆ کاتێ دەتوانی خزمەتی خەڵک بکەیت و دیفاعی لێ بکەیت کە یان دەسەڵاتت بەدەستەوە بێت
یان ئۆپۆزیسیۆنێکی بەهێز بیت ئەخ هێز جیاوازە هێز طبعا ئۆپۆزیسیۆن حتا خودی دوو حزبی ئۆپۆزیسیۆن مەسلەی بەهێزی و بێهێزی جیاوازە بەڵام تۆ ئەگە حزبێک بی چ لە ئۆپۆزیسیۆن بی چ لە ئۆپۆزیسیۆن نەبی ئەگە داکۆچی لە بەرژەوەندی خەڵک کرد کافیە تۆ بە ئەرچی خۆت هەڵەسی باش کاقادر زۆر کەمە ماوە کاتی بەرنامەکەم تکایە زۆر بە کورتی لە لێدوانێکە ئەڵیت دا ئێستا دەرفەت ماوە بووی دەسەڵات چاکسازی بکە هێشتا پێ دوایە دەرفەت ماوە بووی بەڵێ بێگومان دەرفەت لەو دەرفەتەکەوەیە کە هەموو خەرک داوا دەکە چاکسازی لە چوارچوەی ئەم دەسەڵاتەدا بکرێت پرۆژە تەقدیم کراوە و ئەم دەسەڵاتەش دەبێ بزانی بەڕاستی کە بەبێ ئەم چاکسازیە ناکرێت ناڕوا بەڕێوە ئەگەر تەرحێک هەبێت بۆ یەکگرتنەوەی ئێوە لەگەڵ ئەو باڵی مەکتەبی سیاسی کە ئێستا ناویان حیزبی زەحمەتکێشانی کوردستان و شێوەی کە ڕسمی هەڵوێستی تۆ چیە بێ ئەمە دژیەوە نەبوون حەزەکەم زانی کاتی خۆی مامجللا دەست پێش خەریەکی کرد ئەمە موافق بوون کۆمەڵی خەرچی تر سەرەتا ئەمە ڕازی بوون دویان نەکرا ئێستا تقریبا مەسەلەکە لە بیر چوو ئەو مۆزوع ینی شتێک نەمایە لە گۆڕێلەوە هەر یەکە کاری خۆی دەکە بەڵێ هۆکاری سەرنەکەوتنەکەی چی بوو ئەو لە وەڵامیان نەدایەوە یان ڕازی نەبوون نەبوو سەر نەکەوت هەوڵەکە باش کا قادر بەس تکایە زۆر بە کورتی چکە یەک دقە ماوە دوای تەمەنێکی زۆر دوور و درێژ و دو ئەو هەموو هەڵبەز و دابەزەی حزبی زەحمەتکێشان پێایە تێپەڕی و ئەم واقعە سیاسیەکی ئێستا هاتووە زۆر بە کوردی تکایە بەس ئێستا قادر عەزیز پەشیمان نییە لەو دوو جیابوونەوەیە جیابوونەوە چی کە تۆ لە حزبی سۆسیالیستی کوردستان جیابوویتەوە حزبی زەحمەتکێشانە پێکێنە پەشیمان بوونەوە نییە بەڵام برێ بێگومان ئەو بیرکردنەوەی ئەو کاتی وەکو ئێستا نەبوو بەڵێ تکایە زۆر بە کورتی ینی تۆ وەڵامی پرسیارەکەت نیامەوە پەشیمانی دیان نا ینی ئەم پاساوی خۆم هەبوو بۆ جیابوونەوە بەڵێ ینی پەشیمان نیت نەخێر قادر عەزیز سەرۆکی حزبی زەحمەتکێشانی سەربەخۆی کوردستان زۆر سپاس بۆ هاتنت بۆ ستۆدیۆ بەڕاشکاویش زۆر سپاس خۆشەویستان بۆ هەر سەرنج و تێبینیەک ئەتوانن لە ڕێگای ئیمەیل ئەدرەسی بەڕاشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێوە بکەن تا دیدارێکی تر بەختەوە بن.